تێڕوانینی جیاوازێ لەسەر مەسەلەیە خۆی دروستکردنی فیلم بە هەر جۆرێک بێت لە هەر وڵاتێک و لە هەر جێگەیەک بێت دروستکردنی فیلم پێویستی بە زمینە سازی هەیە چ لەلایەن هاوڵاتیانەوە چ لەلایەن فیلممیکەرەکان و چ لەلایەن حکوومەتەوە یعنی ئەم سێ شەریحەتوان بەیەکەوە مەسەڵەن فیلمێکی باش و فیلمێکی چاک دروستکەن بەڵام ئەم هەنگاوی ئێمە کردومانەوەکو دوو شەریکەی سەربەخۆکە هیچ پارێکی حکوومەت و هیچ کەسێکی تیانە وەکو کام پرۆداکشن و مەترۆنۆم بیرمان کردو کە فیلمێکی مەسەڵەن بازرگانی فیلمێک دروستکەین بۆی هاوڵاتیەکان وەکو مەرحەلەی یەکەم ئاشکەینەوە لەگەڵ هۆڵی سینەماکان هەڵبەت ئێمە پارێکی زۆر زۆرمان خەرج کردووە لەم فیلمە ئەگەر دێیت و چاوەڕێی ئەوە بکەین کە ئەوەنە بینەرمان هەبێت لە کوردستان و پارەکەی وەرگرینەوە کۆمەڵی ڕۆژێنی تایبەت هەیە بیگریتە بەرگۆی سینەمای بەزرگانیان فیلم ئیندوستری وردە لە کوردستانیش دروست بدە ئەو ڕێشێنانەی کە ئەبێت بیگرینە بەر یەکەم ئەوەیە کە مەسەڵەن کاری حکوومەت ئەوەیە کە مەسەڵەن فیلمی ناوخۆ وەکو فیلمی ئینتەرنەشنال حسابی بۆ نەکرێت لە ناو هۆڵی سینەماکانەوە زەڕی بۆ مەسەلەی هۆڵی سینەمایان حکوومەت قسەیان لەگەڵاکا بە شێوازەیان حکوومەت قەرەبووی سینەماکان بکاتەوە لەباتی ئەو پارەی کە ئێمە بیان معقول نییە مەسەن تۆ فیلمێکی کوردی لە سینەما عەرزیەکەی مەسەن لە ساڵ 50 خاوەنی سینەماکە بیبایان لە ساڵ 40 خاوەنی سینەماکە حەقی شەرعی خۆیەتی و بازرگانێکە ینی بەعرضی خۆی ئەتوانێت مەسەن قازانج بخاتە گیرفانی بەڵام ئەمە ئەرکی حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە مەسەن یان ئەوەی هۆڵێکی سینەما تایبەت هەبێت بە فیلمە ناوخۆیەکان کە لە هەموو دنیاە هەیە هۆڵە سینەمایانە یان ئەکرێت لەگەڵ ئەم سینەمایانە مفاوازات بکرێت ئەو بڕەپارەی کە ئەوان زەرەری یەکەم بە شێوازێکی تر قەرەبوویان بکەیتەوە بۆ ئێمەش بتوانین بە پارەی تکتی ئەو خەڵکەی کە فیلمەکە تەماشاکات توانین فیلمی درۆن دروستکەین چونکە ئەگەر ئەوان ئەو زەڕی بە زۆرە بەرن ئەو پارە زۆرە بەرن ئێمە ناتوانین بەردەوامی بە سینەما ینی ئەگەر لە کاتێکا مەسەڵەن ئێمە بڕۆمان وا بە 100,000 دینەر بە 10,000 دیناری عراقی تەماشای فیلمەکە بکە و فیلمەکە قازانج بکە بۆی بتوانین فیلمی توم دروستکەیتەوە ئەو کاتێ ئێمە بێ وای لێ 200,000 کەس ببینە چونکە نزیکەی پارەی 100,000 یەچێ بۆ سینەماکان و بۆ مەصرفی فیلمەکە بەڵام ئەگەر تۆ بتەوێت بە شێوازێکی تر بیری لێ بکەیتەوە حکوومەت یارمەتیدەر بێ و زمینەسازی بۆ بکات لەگەڵ مەسەڵەن لەگەڵ جێگەکانە یارمەتیکەری تایبەت بە پرۆدیوسەرەکان وەکو بەرهەمهێن وەکو بازرگان تەماشاکەن ینی کەسێکی وەکو ئێمە کە پرۆدیوسەری یان بەرهەمهێنی لە مەجالی سینەمایە ئەبێ ئێمەش وەکو باقی بازرگانەکانی ترەوانەی کە شوقە دروستەکەن کە معمەلیان هەیە کە ڕێگاوبان چاکەن کە وەکو باقی هەموو کۆمپانیەکانی ئێمەش کۆمپانیا هونەریەکان بۆ شێوازە مامەڵەیان لەگەڵاکە یان حکوومەت قانونێکیان بۆ دەرکا بۆم کۆمپانیانەکە لە بەتایبەتی لە بواری فیلمسازیە ئیشەکەن کە بە شێوازێک یارمەتیم کۆمپانیانە برێ ئەرزیان بێرێکە سۆدیان بۆ دروستکردنی شوێنی ترێنینی دروستکردنی کرو خەڵکی پشتی کامێرا چونکە دروستکردنی فیلمێکی ناوخۆیی بە کستافێکی لۆکەڵ و ناوخۆیی کارێکی پیرۆز و جوانە بۆ وڵات و کلتورەکەی خۆت بەڵام ئەبێ حکوومەتیش پشتگیری بە بازرگانەکانیش پشتگیر بن و خەڵکیش مەسەن کە فیلمێکی کوردی بینێ لە سینەما بچێت تەماشای کە پشتگیردا ڕاستە 10,000 داتە بلیتەکە بەڵام ئەو 10,000 ئێمە ئیسفادەی لێ یەکەین ڕێگە ئەگەر 100,000 کەس 10,000 ئەمە ئەبێتە پرۆسەیەکی بەردەوامی فیلم نەخێر تا ئێستا نەیتوانێت مەصرفی ئیشەکە دەربێنێتەوە وەکو لە بەرەو هۆکارانەی کە پێم وتی لە بەرەوەی پارێکی زۆر سەرفەکرێ لە بڵێن ئەدرێتە سینەماکان و پاشان ئەم فیلمەش پارێکی تێچووەکە پێچەیە بێت نزیکەی 100,000 بینەرێک ببینە جاتوانین نزیک بێتەوە لەو بڕاپاری کە خەرجکراوە دەقیقاً پارەی خەرجکراوە لە لای من نییە لەبەرەوەی بەشی پارەکە لە لای بالضبط دقیقا ناتوانم بژمارێکە بەمێ من ئێستا غەڵەتیش بە تۆ بکەم و سەریش لە بینەران و خەڵک تێبکەین بەڵام ئێمە لە کۆتاییە بڵاویەکەینەوە بە داتای فەرمی بڵاویەکەینەوە نزیکەی زیادە وەکو هەنگاوی عەمەلی هەژمانی ڕێگەیش لەم فیلمە کرێ و لە تەسویرکردنی و لە خۆئامادەکردنی و لە مۆنتاژکردنی و بڵاوکردنەوەی نزیکەی هەژمانی ستافی بەڵێ تەکنیکی جێ خۆشحاڵێکە کام پرۆداکشن مەسەلەن تەکنیکی فیلمەکە چ لە ڕووی دیزاین و چ لە ڕووی وێنەگرتن و چ لە ڕووی بەشە هونەریەکانەوە کە کام پرۆداکشن لە ئەستۆی گرتووە چ لە وێنەگر و چ لە هەموو ستافەکانی پشتی کامەرە بەڵێ کام پرۆداکشن لە ئەستۆی گرتووە هەمووشی کورد و خەڵکی وڵات خەڵکی دەرەوە نازانم بزەبت بینیبێتی بەڵام فیدباکەکەی لە ئینتەرنێت و لە شوێنانی کە قسەی لەسەرکراوە خراپ نییە پشتگیری لێ یەکرێ وەکو هەوڵی سەرەتایی بۆ دروستبوونی فیلمی کوردی فیلمی ناوخۆیی ئەم فیلمە بەڵێ هەنگاوی دووەمی ئەوەیە کە لە شوێنەکانی تریش بەخشەکرێ مەسەلەن بڕیارمان ناوە لە ئەوروپا لە سینەما تایبەتەکانی ئەوروپا لە دەوری مانگینەوە بۆ دەلێ پێشکەشی بکەین و پاشان لە شارۆچکەکانیش دەستمان پێ کردە هەفتەی ئایندا لە هەڵەبجە و کەلار و گەرمیان و چەمچەماڵ و قەڵات ڕانیەوانش بڵاوەکرێتەوە ئەوە یەکێکە لە گەورەترین مشکلەکان کە هۆڵی سینەمانیە لە شار و شارۆچکەکان بەڵام ئێمە هەوڵەین یەکێک لە قاعەکان ئاکۆیان بکەینەوە توانین بە سیستمی بلوڕێی پیشانیان بگرین بەڵێ بە تاکیدەوە پلانی ئیشی ئێمە نیە شەریکاتی تەوزیع ئەبێ بیکات بەڕاستی یعنی بە شەریکێکی تەوزیعی فەرمی ئینتەرنەشناڵی وڵاتەکەی خۆتت هەبێ کەوان تەوزیعەکەن بۆ وڵاتانی دەرەوە ئێمە لەسەر ئاستی شخصی و شەریکەکەی خۆمان خەریکی تەوزیعکردنین و علاقات دۆزینەوە لەبەری وڵاتێکی تازەی لە مەجالی فیلم دروستکردن و فیلم بڵاوکردنەوە لەبەرەوەی ئێمە هەوڵینەوە ڕێچکەیە بشکێنین بۆی ئەوانەی کە لە دوای ئێمە دەستیان پێکرد بە جوانی بیکەن